شەڕەقسەی نێو میدیاکانیان و دۆسەی ڕیفراندۆمیش وەردەچەرخێن بۆ بەرەنگاربوونەوەی دوو هاوپەیمانی ئەمریکا لە عێراقی بە شەڕوێران بوودا. ئەم بەرەنگاربوونەوەیش لە نێوان کورد و هێزە ئاسایشیەکانی عێراق لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری بەرجەستە بوو. حەشدی شعبی کە ئێران پشتیوانی دەکات بەشدارێکی سەرەکی ئەم بەرەنگاربوونەوەیە بووە. هاوکاتی پێشڕەوەکانی هێزە ئاسایشەکانی عێراق جوڵەیەکی ڕێکخراوی پێشمەرگەمان بینی بۆ کشانەوە لەو ناوچانە. تەقەکردنێکی کەم هەبوو، بەڵام شەڕی بچووک بچووکمان بینی لێرە و لەوێ لە ناوچەکەدا. هاوکاتی چوونەناوەی هێزە عێراقیەکان بۆ ناوچواری کەرکووک، وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا داوا لە هەردوو لای قەیرانەکە دەکات تا شەڕی دژی داعش بکەن، نەک شەڕی خۆیان. ئێمە لایەنی هیچ کامیان ناگرین، بەڵام پێمان ناخۆشە بە یەکیاندا داوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕاگەیانێکدا ئاماژە بە نیگەرانیەکانی واشنگتن دەکات لەسەر ڕووداوەکانی کەرکووک و دەڵێت لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی نێوەندی و هەرێمیشدا لە پەیوەندیدان بۆ هێورکردنەوەی پشێویەکان و خۆلادان لە پێکدادانی زیاتر و دەستکردن بە دیالۆگ. لەگەڵ ئاڵۆزی ڕەوشی ناو کەرکووک، دوو هێزە فەرمانڕەواکەی هەرێمی کوردستان پارتی و یەکێتی کەوتنە هێرشی میدیایی و تەخوینکردنی یەکتر بە کشانەوە لە ناوچەکە. وەڵی وەکو ڕوودانەکە بزەبت نازەمە دوێنێ شەو لە شەڕ بووین و ئەوانە لەو شەڕی تا چاری بەیانی ئەمە شەڕمان کرد لە سەر ڕێگای تازەوەوانە شەید بریندارمانەوە جەهاتینەوە ئێران هێزەکانی تر هەندێک سەعبیان کردۆشت تەقیان نەکردیەوە هەندێک ئەوە شێوەی. ڕووداوەکانی کەرکووک بوونە هۆکاری ئاوارەبوونی هەزاران خێزان لە ناوچەکەدا بە شێوەیەک نەتەوە یەکگرتوەکان داوای بەدەنگەوە چوونێکی خێرایان بۆ دەکات و هەروەهاش چارەسەرکردنی خێراتری کێشەکانی نێوان بەغدا و هەولێر. سکرتێری گشتی UN داوا لە حکوومەتی نێوەندی و حکوومەتی هەرێمیش دەکات هەنگاوی هاوبەش بنێن بۆ ڕێگەگرتن لە پێکدادانی زیاتر و پێشێرکردنی یاسا و ئارامی. سکرتێری گشتی داوا لایەنەکان دەکات پێکەوە ڕەوشەکە و کێشەکانی نێوانیان لە ڕێ دیالۆگەوە چارەسەر بکەن لەسەر بنچینەی دەستوری عێراق. بۆ دانیشتوانی کەرکووک یەک دەربڕین هەبووە وەک ڕایەک بۆ ڕەهەندی سیاسی و ئاسایشی ئەو ڕووداوانە. والله پێمان ناخۆشە تەبعاً فرۆشرا ئیران کەرکووک فرۆشرا خاڵە. شیکەرەوە لەو بڕوایەدان کورد هەڵەیەکی استراتیژی کردووە کاتێک لە نێو ڕەتکردنەوەیەکی گشتیدا ڕیفراندۆمی کرد، وەک دەڵێن ئەو ڕەتکردنەوانە عێراقی بەهێز کرد. پێم وایە هەڵە استراتیژیەکەی کوردکردنی ڕێفراندۆم بوو لە کەرکووک. بەپێی دەستوری عێراق ڕەوشی کەرکووک دەبوایە لە ڕاوەرگرتنێکی سەربەخۆدا دیار کراوە. لە کەرکووک سێ پێکهاتە هەن کە کاریگەری بەرچاویان هەیە: حکوومەتی عێراق، کورد و هەروەهاش تورکیا لە ڕێی تورکمانەوە. بێ لەوانەش بیرەنەوتی لێیە هەر بۆیە ڕەوشی کەرکووک زۆر جێمشتومڕە. لەشکری ئەمریکا پشتیوانی لە هەردوو لای قەیرانی ئەمڕۆی عێراق کردووە لەسەر بنچینەی شەڕی دژی داعش. شیکەرەوە دەڵێن حکوومەتی ئەمریکا لە پێگەیەکدا نییە تا شت بسەپێنێت. پێم وهانیە چاوەڕوانی ئەوە بکەین خەڵکانێک ڕێز لە پەیمانێک بگرن بە ناچاری کرابێت، چونکە ئەو خەڵکانە هەستیان کردووە شەڕی پاراستنی ژیانیان دەکەن، ئەوەی ئێمە دەمانویست گوێبیستی بین. شەڕی دەست بە سەرداگرتنی سامانە سروشتیەکان لە کەرکووک ڕەهەندێکی تری قەیرانەکەیە لە کاتێکدا دەگوترێ براوەی سەرەکی لەم ڕەوشەدا کۆماری ئیسلامی ئێرانە، چونکە ژماری ئەو ئەمریکاییانەی لە عێراقن بەس نییە تا بتوانرێ جێی پشتیوانیەکانی ئێران بۆ هێزە چەکدارە عێراقیەکان بگرێتەوە.